هەڵسەنگاندنی هاوبەشی حیزبی کۆمونیستی ئێران و ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێر ڕاهی کاریگەر ئاسۆی داڕمانی حکوومەتی ئیسلامی ڕژیم لە ترسی مەرگی خۆی تۆڵە لە خەڵک دەکاتەوە. یەکەم، دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی لە هەلومەرجێکدا کە نوقمی قەیرانی ئابووری و قەیرانی داڕمانی سیاسەت و هەروەها لەژێر گوشاری شکستەکانی سیاسەتی دەرەوەیدا لەو دەرفەتە تایبەتەی کە کەش و هەوای جیهان کەوتۆتە ژێر کاریگەری جنایەتەکانی ئەرتەشی دەوڵەتی ئیسرائیلەوە کەڵکی وەرگرتووە بۆ چاوترسێنکردنی ناڕازیان و پاشەکشە پێکردن و تۆڵەسەندنەوە لە کۆمەڵانی خەڵکی وەگیان هاتوو. شەپۆلێکی هاوسار پچراوانەی لە سێدارەدان و دەستگیرکردنی بەربڵاوی خستۆتە ڕێ. بەم هۆیەوە لە چەند حەوتوی ڕابردوودا ماشێنی ئێعدامی خەباتکارانی سیاسی بە خێراییەکی زیاتر بەرەو پێش دەبات. حکمی لە سێدارەدانی میلاد زەهروەند هاوڵاتیەکی تەمەن 20 ساڵی خەڵکی مەلایر کە لە کاتی ناڕزایەتیەکانی ساڵی ڕابردوودا دەست بەسەر کرابوو، ڕۆژی پێنجشەممە 2 سەرماوەزی 1402 بەکردەوە دەرهات. هانی ئالبوو شاهبازی تەمەن 32 ساڵ کە ڕۆژی 12 سەرماوەزی 1398 لە شادگان دەستگیر کرابوو، ڕۆژی سێشەممە 7 سەرماوەزی 1402 ئێعدام کرا. حکمی لە سەدارەدانی کامران ڕەزایی یەکێکی دیکە لە بەشداربووانی ناڕزایەتیەکانی ئابانی 98 ڕۆژی 10 سەرماوەزی 1402 بەڕێوەچوو. سابر مطلق یەکێک لە زیندانیەکانی دەی 60 هەرچەندە ئەو کات لەلایەن دادگاوە بێتاوان دەرچوو و لە دەرەوەی وڵات دەژیا و ماوەیەک لەوە پێشگەڕایەوە بۆ ئێران، بەڵام لە ڕۆژی 10 سەرماوەزی 1402 لەلایەن ئەشکەنجەدەرانی کۆماری ئیسلامیەوە ئێعدام کرا. خسرەو بەشارەت، ئەنوەر خزری، کامران شێخە، داود عەبدوڵڵاهی، فەرهاد سەلیمی، ئەیوب کەریمی و قاسم ئابستا زیندانیانی ئاینی کورد کە ساڵی 1388 هەتاوی دەست بەسەر کرابوون، حکمی ئێعدامیان بەسەردا سەپێنراوە. لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەیوب کەریمی و قاسم ئابستا دوای 14 ساڵ دەست بەسەر بوون لە سێدارە دراون و گیانی ئەو 5 کەسەی دیکەش لە ژێر مەترسیدایە. بە گوێرەی هەواڵ و زانیاریەکان لە ماوەی 11 مانگی ڕابردوودا 707 کەس لە ئێران لە سێدارە دراون. ئەم ئێعدامکردنە دڕندانەیە بەیانگەری سیاسەتی تۆڵەسەندنەوەی دەسەڵاتە لەو جەماوەرەی کە کۆڵەکەکانی حکوومەتی ئیسلامیان خستە لەرزە و زەنگی مەرگی ئەم دەسەڵاتە سەرڕۆ و بێبەزەییە دینی و تاسەر ئێسقان گەندەڵەیان لێدا. دووەم، هاوکات لەگەڵ شەپۆلی لە سێدارەدانی دڕندانە گوشارەکان بۆ سەر چالاکانی مەدەنی و زیندانیانی سیاسیش ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێت. دەستگیرکردنی توماس ساڵحی تەنیا چەند ڕۆژ دوای ئازادکردنی بە کەفالەت یەکێکە لەو نمونانە. زەینەب جەلالیان تاکە ژنی زیندانی سیاسی کە سزای زیندانی هەتاهەتایی بەسەردا سەپێنراوە و ئێستا 16مین ساڵی حکومەکەی لە زیندانی ناوەندی یەز بەسەر دەبات، لە ماوەی چەند حەوتوی ڕابردوودا بۆ چەندومین جار لەو کاتەوە کە زیندانی کراوە لەلایەن تیمێکی 3 کەسی لە وەزارەتی ئیسلاعاتەوە لێپرسینەوەی لەگەڵ کراوە. مامورانی ئیسلاعات بە زەینەب جەلالیان ڕاگەیاندووە کە تاکە ڕێگە بۆ دەستڕاگەیشتن بە خزمەتگوزاری پزیشکی و چارەسەر و تەنانەت ئازادیش نووسینی تۆبەنامە و دەربڕینی پەشیمانیە. ڕێکارێکی کە زەینەب جەلالیان چەندین جار ڕەتی کردوێتەوە و لەسەر هەڵوێستەکانی خۆی پێداگری کردووە. فشار لەسەر بنەماڵە دادخوازەکانیش ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر دەبێت. محەممەد ناسراو بە کوورش وەزیری، هاوسەری شیرین عەلیزادە یەکێک لە گیانبەختکردوانی بزوتنەوەی ژن ژیان ئازادی لەلایەن لەقیەکی دادگای ئینقلابی ئیسفەهانەوە بە 2 مانگ زیندان مەحکوم کرا. ماشەڵڵا کەرەمی باوکی گیانبەختکردو محەممەد مهدی کەرەمی کە ڕۆژی 31 خەرمانان دەست بەسەر کرابوو، دوای 3 مانگ ڕاگیران لە قەرەنتینەی نەدامەتگای ناوەندی کەرەچ ئێستا لە بەندی 15 زیندانی ڕەجای شار دەست بەسەر کراوە و بۆ ئازادکرانی بارمتەی قورسی 7 ملیار تمەنیان بۆ بڕیوەتەوە. سێهەم،
لە چوارچێوەی سیاسەتە سەرکوتگەرەکانی حکوومەتی ئیسلامیدا هەوڵدان بۆ وەرگرتنەوەی دەستکەوتەکانی بزوتنەوەی ژن ژیان ئازادی لە بواری شۆڕشی فەرهەنگی و بەدەستهێنانی مافی جلوبەرگی ئازاد ڕواڵەتێکی ئاشکراتری بەخۆیەوە گرتووە. بوونی مەئمورانی کۆنتترۆلی حجاب لە ناوەندە جۆراوجۆرەکان، دروستکردنی تونەلی وەحشەت لە ناو مێترۆکان، دەست بە سەرداگرتنی ئۆتۆمۆبیلەکان، بلۆکردنی ژمارەی ئەکاونتەکان، ناردنی کورتەنامە و دەرکردنی ئەو مامۆستا و خوێندکارانەی کە پرسی حجاب پشتگوێ دەخەن، هەمووی ئەمانە بریتین لەو سیاسەتانەی کە کۆمەلگا دەست و پەنجەی لەگەڵدا نەرم دەکات. قسەکانی وەزیری ناوخۆ کە وتبووی ئەو هەوڵانە بە شێوەیەکی خۆڕسک لەلایەن خەڵکی حیزبوڵڵاییەوە دەدرێن بە ئاشکرابوون و لە قاودانی ڕێنماییەکانی شەخسی وەزیر نیشانەی ڕیاکاری و دووڕوویەکی ئاسایی دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامیە. ئەم هەوڵە ڕێکخرا و سازماندراوەی کە لەلایەن دەستگا ئەمنیەتی و ئینتزامیەکانی وەزارەتی ناوخۆوە ڕێک دەخرێن لە کاتێکدا بەڕێوە دەچێت کە هێشتا پرۆژە یاسای حیجاب و عیفاف پەسەند نەکراوە. ئەوەی لەم بێ یاساییە تەنانەت بە پشتبەستن بە یاساکانی ئێستای کۆماری ئیسلامیش دەتوانین نەتیجەی لێوەربگرین ئەوەیە کە لەگەڵ حکوومەت نظامیەکی ڕانەگەیەندرا و زۆر تونند و تیژدا بەرەوڕووین. کۆماری ئیسلامی بۆ پاشەکشە پێکردن بە بزوتنەوەی جەماوەر و وەرگرتنەوەی دەستکەوتەکانی شۆڕشی ژینە لە هیچ کردەوەیەکی دزێ و سەرکوتگرانە سڵ ناکاتەوە. ئەم کردەوانی ڕژیم نیشاندەری هێز و توانای ئەو بزوتنەوە جەماوەریەیە کە بە خۆڕاگری و بەرخۆدانی خۆی سیاسەتی سەرکوتی وەحشیانەی دەسەڵاتی سەرەڕۆی مەسەبی لەگەڵ شکست و ناکامی جددی بەرەوڕوو کردوێتەوە. چوارم، هێرشکردنە سەر دەستکەوتەکانی شۆڕشی جەماوەری ژینە لە چوارچێوەی شکست و داڕمانی ئابووریدا وای کردووە کە دەسەڵات سیاسەتی زگ هەڵگوشین و دەستڕێژینەکردنە سەر ماف و حەقدەستەکانی خەڵک بگرێتە بەر. زیادکردنی تەمەنی خانەنشینی یەکێکە لەو ڕۆژێنانە. یاسای کار و بیمە پرسێکی ناڕوونە بۆ فقهی ئیسلامی و حکوومەتی ئیسلامی ساڵی 1369 یاسای کاری وەک حاڵەتێکی ناسایی و لەژێر فشاری بزوتنەوەی کرێکاریدا قبول کرد و هەرگیز باوەڕی پێنەبوو و نیەتی. خومەینیش کاتی خۆی لە ڕووی ناچاری و لەسەر بنەمای بەرژەوەندی نظام و بە شێوەیەکی کاتی تەسلیمی یاسای کار بوو. ڕێک بەم هۆیەوە لە هەموو ئەو ساڵانەدا و لەلایەن سەرجەم حکوومەتەکانی ژێرفەرمانی وەلی فەقیە هەوڵدراوە کە تەنانەت ئەم یاسا نیوە و ناتەواوەش بە شوێنەیی وەربگرنەوە. دەسەڵاتدارانی ئیسلامی بەو پێی کە باوەڕیان بەم یاسای کار و بیمەی خانەنشینیەوە نەبووە لەو ڕووەوە کە بە پێچەوانەی شەریعەتیان زانیوە هەر لە سەرەتاوە پشکی خۆیان لەو بیمەیە نەداوەتەوە تەنانەت کاتێک پشکی خاوەنکاریش دەوڵەت لە ئەستۆی گرتووە بانقەس خۆیان لە دانی ئەو پشکەش بواردووە. بەم شێوەیە دەوڵەت و خاوەنکارەکان پشکی خۆیان نەداوە و لەم ڕێگەیەوە زیانێکی زۆریان بە بیمەکراوەکان گەیاندووە. لەم ڕۆوە بڕیاری مەجلس و دەوڵەت لەسەر زیادکردنی تەمەنی خانەنشینی لەگەڵ کاردانەوەی تند و بەربڵاوی کرێکاران و تەنانەت ڕێکخراوە زەرد و حکوومەتیەکانیش بەرەوڕوو بوونەتەوە و فشارێکی سیاسی قورسی خستۆتە سەر دەسەڵات. ناڕەزایەتی دژ بە بەرزکردنەوەی تەمەنی خانەنشینی لە بەستێنی مایە پوچبوونی زۆربەی هەرە زۆری سندوقەکانی خانەنشینی و هاوچارە نووسبوونی کرێکارانی لەسەر کار و خانەنشینان زەمینەی گەشەی لێک نزیک بوونەوە و هاودەنگی نێوان کرێکارانی ناڕازی و خانەنشینانی وەگیان هاتووی زۆرتر فراهەم کردووە. پێنجەم، پرۆژە یاسای بودجەی ساڵی 1403 پشتبەستوو بە سیاسەتی شۆکدەرمانی باج وەک بۆمبێکی سەعاتی وایە کە دەسەڵات لە کۆمەلگادا دایناوە. ئێستا دەوڵەت لە ئاکامی گەماڕۆکان و سنوورداربوونی فرۆشتنی نەوت ڕووی لە باجگیری کردووە. لە ڕاستیدا لە وڵاتدا دوو ئابووری بوونی هەیە. یەکەمیان ئابووریەکی وەلایە کە لەلایەن سپای پاسدارانەوە بەڕەوە دەبرێت و جەمسەرەکەی بەسراوەتەوە بە وەلی فەقیەوە و 60% ئیمکاناتی ئابووری وڵاتی لەبەردەستایە و باج نادات و هیچ راپۆرتێکیش بە مەجلس و دەوڵەت نادات. بەشی دووەمیش بریتیە لە ئابووریە کە لە ژێر دەسەڵاتی دەوڵەتدایە و پەیوەندی بە خەڵکەوە هەیە.
لەم بەشەی ئابووریدا دەوڵەت بە ڕەچاوکردنی سیاسەتی زگ هەڵگوشین دەستبردن بۆ گیرفانی خەڵکی دەست پێ کردووە. ئەمەش وشارێکی لە ڕاددەبەدەر دەخاتە سەر چین و توێژە هەژار و موچەخۆرەکان. حکوومەت لە بریدا بەشکردنی پوڵ لەسەرەوە بۆ خوارەوە پەنای بردۆتە بەر ڕێو شوێنێکی پێچەوانە. باژوەرگرتن لە دەوڵەمەندەکان بەهۆی ژمێریاریەکی دواکەوتووەوە مەحاڵە. باژوەرگرتن لە ئابووری وەلایش کفری ئیبلیسە، کەواتە ئاسانترین ڕێگا بریتیە لە وەرگرتنی باج بە شێوەیەکی ناڕاستەوخۆ لە خەڵک. هەم باجی بەهای زیادکراو زۆر بەرز بۆتەوە، هەم باش وەرگرتن لە فەرمانبەران، کارمەندان، کرێکاران، موچەخۆران وەک گونجاوترین ڕێگا بۆ کۆکردنەوەی باج خراوەتە دەستوری کارەوە. سیاسەتی هێرشکردنە سەر گیرفانی بەتاڵی خەڵک لە کاتێکدا بەڕەوە دەچێت کە بە وتەی بەرپرسانی ڕژیم لە ساڵی 1402دا نزیکەی 30% دانیشتوانی وڵات واتە 26 ملیۆن کەس لە ژێر هێڵی هەژاریدا دەژین و 27% لەسەر لێواری هێڵی هەژاریدان، واتە زیاتر لە نیوەی خەڵک لە سایەی هەژاریدا دەژین. بەم حاڵەشەوە ئەم خەڵکە لە ڕاددەبەدەر هەژارە دەبێ هەزینەی دامەزراوە مشەخۆرەکانی دەسەڵاتی ئاینی دابین بکەن. شەشەم، بەرزکردنەوەی تەمەنی خانەنشینی و چڕکردنەوەی گوشاری باج لەسەر خەڵک لەسەر بەستێنی شۆڕشێکی بربڵاو و جەماوەری لە بواری فەرەنگیدا زەمینەی هاتنە ئارای خەبات و ناڕزایەتیەکی داواکاری تەوەر و چینایەتی خۆش دەکات. لەم دۆخەدا و لە چوارچێوەی ڕوبەڕووبوونەوەیەکی فەرهەنگیدا دەسەڵات بە سیاسەتەکانی خۆی لە بواری خانەنشینی و باجگیریدا خەبات و ناڕزایەتیە چینایەتی و داخوازی تەوەرەکان دەکات بە بابەتێکی چارە هەڵنەگرن و پەرەی پێدەدات. ئەم سیاسەتانە کە لە ڕووی ناچاری و بە بنبەستگەیشتنی ڕژیمەوە ڕەچاو دەکرێن شۆکێکی گەورە لە کۆمەلگا دەدات. تەنانەت بەشێک لەو موچەخۆرانش کە لە ئیدارە دەوڵەتیەکان یان دام و دەستگاکانی دیکەدا کار دەکەن بەڕادەیەکی زۆر لە دژی دەسەڵات هەان دەدات. هەر بۆیە لە هەلومەرجێکدا کە خەباتی ژنان لە شێوەی نافەرمانی مەدەنیدا لە لووتکەدایە ئەرکی هێزە چەپەکانە کە هەرچی زیاتر تەرکیز بکەنە سەر خەبات و ناڕزایەتیە چینایەتیەکان. قوڵایی قەیرانی سیاسی ئێستای کۆمەلگای ئێران بە جۆرێکە کە دەتوانێت بێتە هۆی داڕمان یان ڕوخانی کۆماری ئیسلامی. ئەگەری ئەم پرۆسەیە نیگەرانی بەشێک لە ئۆپۆزیسیۆنی ڕاستی پەرە پێداوە و بەهۆی ڕسوابوونی ئۆپۆزیسیۆنی سەڵتەنەتخواز کەوتونەتە هەوڵدان بۆ ئەوەی کە لەگەڵ بەشێک لە ئۆپۆزیسیۆنی ناوخۆی ڕژیم بچنە پرۆسەی سات و سەودای سیاسیەوە. ئەم هەوڵانە بۆ بزوتنەوەی شۆڕشگێڕانە دەتوانێت جێگەی نیگەرانی بێت. بەڵام ئەگەر هێزە وشیار و بەرپرسیارەکانی چەپ لەم بارودۆخی ئێستادا سیاسەتێکی دروست بگرنە بەر، ئەوە ئەو قەیرانەی ئێستا دەتوانێت ببێتە هەلێکی مێژووی و بۆ بەهێزکردنی هێزی چەپەکان و کردنی بە هێزێکی جەماوەری و کاریگەر. لایەنگرانی سۆسیالیزم کە بەبایەخەوە دەڕوانە ڕێکخراوی سربەخۆی کرێکاران و ڕێکخراوە سنفی و چینایەتیەکان لەژێر هەر ناوێکی وەک سەندیکا، یەکێتی، ئەنجومەن و شۆڕا و هیتردا سربەخۆ لە حیزب و دەوڵەتەکان بە گونجاو دەزانن ڕێز دەگرن لە ڕێکخراوە سربەخۆکانی ژنان و هەر لەم ڕۆوە باوەڕیان بە خەباتی درەوشاوە و پێشەنگانەی ژنان لە پێناو یەکسانی مافی ژنان و پیاواندا هەیە و نایسپێرن بە دوا ڕۆژێکی نادیار. مافی خەڵک لە گۆڕانکاری و دامەزراندنی سیستمێکی سیاسی لەسەر بنەمای دەنگی جەماوەر بە شێوەیەکی ڕاستەوخۆ و بەنەهێنی هەر یەک لە تاکەکانی خەڵک بەڕەسمی دەناسن، دان بە مافی دیاریکردنی چارەنووسی نەتەوەستەم لێکراوەکان و بە تایبەت کوردستان و بەلوچستان دادنێن و لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا بە هەموو هێز و تواناوە ڕۆڵیان لە بزوتنەوەی ژینادا گێڕاو هەروەها دیفاع لە یەکگرتووی خۆبەخشانەی نەتەوەکانی وڵات دەکەن، پێویستە گرنگیەکی تایبەت بدەن بە پرسی ڕێخستنی کرێکاران، ژنان، لاوان، خەڵکی گەڕەکە هەژارنشینەکان و هێزە نەتەوە چەوساوەکان و بە دروشمگەلێکی کە ڕنگدانەوەی ویست و داواکاری ڕاستەقینەی کۆمەڵانی خەڵک بێت هەوڵ بدەن زۆرترین هێز لە دەوری خۆیان کۆبکەنەوە. گومان لەوەدانە کە چەپی وشیار و لایەنگری سۆسیالیزم لە قۆناغێکی هەستیاری مێژوویدا بەسەر دەبات. ترسی ئۆپۆزیسیۆنی ڕاستی توندرە و بە تایبەت سەڵتەنەتخوازەکان لە چەپ بێهۆ نییە.
ئەوان دژمنی چینایەتی خۆیان زۆر باش دەناسن. ئەرکی سەرشانی چەپی ڕادیکاڵ و شۆڕژگێڕە کە لە پرۆسەی شکڵدان بە ڕێخستن و یەکگرتووکردنی هێزی جەماوریدا ڕۆڵێکی تایبەت بجێڕێت و نابێت ئەم دەرفەتە مێژوویە لەدەست بدرێت. بڕوخێ ڕژیمی کۆماری ئیسلامی سەرکەوتوو بێت شۆڕشی خەڵکی ئێران بژی ئازادی، دموکراسی و سۆسیالیسم. ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر حیزبی کۆمونیستی ئێران سێشەممە 14 سەرماوەز 1402 هەتاوی بەراورد لەگەڵ 5 دەسەمبری 2023 زاین.